ئێمە لە شاری کەرکووکین. کەرکووک بە درێژایی مێژوو جێگەی بایەخ و گرنگی پێدانی سەرکردەکان بووە. وەک سەرۆک مام جەلالەی فەرموو منیش کەرکووکیم. کەرکووک ئێستا لە ناو بانگەشەی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکاندایە. ئەمە وەک هەڵبژاردنێکی ئاسایی بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان سەیر ناکرێت، بەڵکو ئەمە هەڵبژاردننی یاخۆت دیاریکردنی ناسنامەی نەتەوەییمانە لە کەرکووک. لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە لەگەڵ خەڵکی کەرکووک و کەرکووک مایەوە. ئێمە پرسیار دەکەین مانەوەی یەکێتی و لەگەڵبوونی یەکێتی لەگەڵ کەرکووک و کەرکووچەکان چی پێبەخشیون، بەتایبەت لە ئێستەدا کە کەرکووچەکان بە گڕوچینێکی زۆرەوە خۆیان ئامادە کردووە تاکو ئەوانەی ئێستا لە ئیداری کەرکووکن و زوڵم لە خەڵکی ئەو شارەکەن بگۆڕێن. لەگەڵ بەڕێز ئاسۆ مامەند ئەندامی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری کەرکووک و دووسخورمات و گفتوگۆکەین لەگەڵمان. سڵاوتان لێبێ. کاگاتۆم کاتت باش؟ شوێنی کاکەزانەجان. ئەحواڵتان باشە؟ کەرکووک چۆنە؟ باشە هەموو شتێک باشە؟ سڵاو لێوە؟ ئەحواڵتان باشە کاک سیروان؟ سڵاو لێبێ. کاگاسۆ چۆنی؟ ئەحواڵت باشە. لە کەرکووک جیاوازە ینی ئیشکردن لەگەڵ شارەکانی تر ژیان چۆنە لێرە چۆنە گوزەرێ لەگەڵ ئەو هەموو ینی دڵسۆزی و نیشتیمان پەروەری خەڵکی کەرکووک ئێوە چۆن توانیوتانە لەگەڵیان بن؟ وەڵا بە خۆتانە بینن کەرکووک بە دێر زەمانەوە ینی بۆ شۆڕشەکانی کوردیەوە داتیبەتی شۆڕشی نوێگەلەکەمان ئەگە بگەڕێنەوە بۆ ڕۆژگاری سەخت و خەبات و تێکۆشان شوێنێکی کوردستان نەماوە خوێنی کەرکووکیتیانە ڕێژرابێەوە ڕژێمێکیش بە ئاگر و ئاسن ئەم شارەی کۆنتترۆل کردووە خەباتکردن یان کارکردن لە کەرکووک جیاوازتر وە لەگە شوێنەکانی دیکە و لە دوای پرۆسەشەوە من ئەوەی بینیوتانە کەرکووچیەکان هەم بۆ هەڵبژاردنەکان درێغیان نەکردووە هەمیش ئەو مەترسیانەی لەسەر کەرکووک بووە تر بە شێو ئەزی جۆرا و جۆر مەترسی لەسەر کەرکووک بووە چ ڕۆژگارێک بە ناوی قایدە و گروپە تیرۆریستەکان دواییشیان شەڕی تیرۆریستانی داعش بوو 3 ساڵ و نیو شەڕی داعش بوو پێم وایە مەترسیەکان زۆر بوون زۆر باش جا ئێمە زۆر لەگەڵ هاتوونەتە کەرکووک و گفتوگۆمان کردو بەس ئەمانەوێ تەکلیفێکمان هەیە و کورسات ئەمانەوێت جەنابەت ئەگەر قبوڵت بێ بڕۆینە ناو شار و لەگەڵ کەرکووچەکانە و گفتوگۆیانە بکەین. من خۆم بە خزمەتکاری تاک بە تاچی کەرکووچەکان نەزانم و مەدرسەکەی سەرۆک مامزەلای وا فێری کردوین هەمیشە بڵێنە ناو کۆمەڵانی خەڵک چین و توێژ با پرسیارە بکەم کاگاسۆ ئێستا کە ئەچینە ناو بازار و جەنابەت قبوڵتە تۆک و بەرپرسێک ئەچیتە ناو کۆمەڵی خەڵکیان کە سوکاری خۆت و حەز بە هیچ جیاوازیەک بکەین ینی لە ئێستا خۆمانی بە حازرکەنیان من خۆم بە بەشێک لەوان نەزانم و خۆم وەکوتم خۆم بە خزمەتکاری یەک بە یەک چین و توێژەکانی کەرکووکە زانم و پێشم وایە کەرکووچیەکان نەزانم بە یەکەوە ئیشمان کردووە ئەوەی پێمان کرابێ لە هەموو مەجالەکان خزمەتمان کردوونیان لە ئەوەی لە تواناماندا بێەوە ڕابردوەکانی یەکێکی بەڵام من وەکو هاوڵاتیەکی شاری کەرکووک بەدنیاوی پێم خۆشە ڕخسەتی ئەوان ئەگەر جەنابی شت ئەو کاتب دەی بێمە ئەچینە ناو کەرک فەرم داوای لێبردنەکەم ئەو بەرنامانەیان داناوە بۆیە ئەوە هاتوونە ئێرە یەکێتی و یان ئەم بارەگایە ماڕی خۆتانە دڵنیا بن بۆیە ئەم بەنامەیان داوامان لەکەن بۆیە ئەوە هەموو کەسایەتی کۆمەڵایەتی و پێگەتان هەیە ئێوە لە هەموو کە زیاتر خاوەنیان ماڕۆنەوە بەخێر بن سەرچاو. کاگاسۆ ئێمە لەو بەشەی بەرنامە ستا ئەچین بەرە و ناو کەرکووک بۆ ئیسکان بۆ شۆریجە بۆ ناو بازار خەڵکی کەرکووک لە ماوەی ڕابردوو بەدرێژای مێژوو بەهۆی ئەوەی کە وادی هەی نەتەوایەتی ئێمە بۆ لە عێراقدا زۆر کێشەی بۆ دروست بووە ئێستا و کێشانە هەر بەردەوامن معاناتەکانیان ئەوانی کە زۆر کاگاسۆک و کەرکووچیەک وەک سیاسیەک خەفەتی پێخوات کامانن ئەوانی ئێستا لە کەرکووک ڕیز بەندیەکانی کامانن دیارترینەکانی کەرکووک کێشەی زۆرە و بگەڕێنەوە بۆ دێر زەمان ینی کەرکووک هەمیشە ڕژێمەیەک لە دوایەکەکان بە شێوازی جۆرا و جۆر ویستێتی کۆنتترۆل و یان تعریبی ئەم شارە بکات من نامەوێت پێم وایە ئەم
مێژووە لای ئێوە و لای خەڵکی کەرکووک و لای هەموو دنیاش هەیەوانە لە دوای پرۆسەشەوە دیارە بە خۆتانزانن کە پرۆسی ئازادی عێراق و یان ئەو بەرنامەی ئەم عێراقی نێوانە دیسان عقلێتێکە بوو عقلێتێکی شۆڤێنی بوو ینی بە شێوازێک دەویست دەنجی کوور ڕەنجی کوور لەم شارەکەم کاتەوە تەجروبەکانیش گروپی تیرۆریستانی قاعدە لە ئاخریان شەڕی تیرۆریستانی داعش و لە دوای ئەم مەسلەی ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبرش دیسان عقلێتێ دیکە بە شێوازێکانی تەعاملی کردووە نەحەقی کردووە لەگە خەڵکی کەرکووکوانە لەو نەحەقیانە کاگاسۆ تا چەند توانی وتانە ئەو نەحەقیانە بوەستێنن چ لە ڕێگەی نوێنەرەکانتان لە بەغدا چ لە ڕێ خۆتان وەکو ینی تا چەند باوەشێکی مێرەبان بۆ ئێستا بینای مەکتەب سیاسیکە من هات بە خزمەت جەنابتان ینی توانی وتانی بیکەنە باوەشێکی مێرەبان نەکەر بارەگایەکی تەقلیدی بێت و ترەوەی یەکێتیەوە مەفروزە بێت ئێرە و ئەوانە هەموو کوردێک ئێرەی بە ماڵی خۆی زانیوە توانیتوانە ئەو جۆرانی چۆنە من زۆر نەڕۆمەوە سەر ڕابردوو 3 ساڵ نوێی شەڕی تیرۆریستانی داعش کارێکی ئاسار نەبوو کەرکووکیش کیلۆمەترێک لە مەرکەزی شارەوە داعش لێ بوو و ڕاستە وەکو شەهیدەکان و خوێنەکان زۆر قورسنوانە بەڵام پاراستنی کەرکووکیش زۆر گەورەیە ینی ئەمە دوو بابەت کۆمەڵێک شەهیدمان داوانە خەڵکی کەرکووکی خۆراگریەکەی بێوێ نەبووە و لە دوای ڕووداوەکانی ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەریشەوە دیارە ئەو ڕۆژەی کە ئەمە بڕیاریمانەوەماندا ئێستا هەندێک لایەن گەیشتنەتە و قەناعەتی کە مانەوەمان و وجودمان لێرە شتێکی دروست بوو و باش بوو بۆ ئەو خۆناغە ڕاستە گۆڕانکاری ئەمنی گۆڕانکاری ئیداری بەسەرەوە داهات بەڵام چ لە ڕێگای نوێنەرەکانمانەوە چ لە ڕێگای خۆمان وەکوبوونمان و چ لە ڕێگای حتا ئیحتسام و خۆپیشاندانوانەشەوە بووە ڕوبەڕووی هەندێک تەحەدی بووینەوە بەڵام ئەو معنایەوە نییە نەبووە بەڵێ کێشەی زەویزارمان هەبووە بە شێوازی جۆرە و جۆر لە ڕێگای نوێنەرەکانمان لە بەغداوە هاتوونێتە سەر خەتەوەوانە تەنانەت لە ڕووی خەدەمات و ئەوانەشەوە ڕەن بێ خەڵک برێ بۆ بێدەنگ بوونە بەڵام پێم وایە ئەو ڕابردوانەی ئەوە بووە ئێمە نەمانویستێ بە مزایەدە و بە هات و هاوار وانە هەندێک جار هەبووە هەندێک خەڵکە بووە کە بە نەحەق ویستویانە گەڕەچێک سنوورێک تەجاوزی بکەنە سەری و نەمانویستێت بە شێوازی ئەعلام بەڵام چۆن ڕوبەڕووی ئەو ناحەقیانە بووینێتەوە و گوتمانە چارەسەری کێشەکەتان بەلاوە گرنگۆ ئەوەندە بۆتان مهم نەبوو بیدەنە ئەعلام باشە کاک ئاسۆ مەسەلەن ململانەیەکی کوردی لێرە هەبووە لە ماوەی ڕابردوودا ئەمە تا چەند زەربەی لە قەزێنێتەوە یەکە داوە بەدراییەوە زۆر ئیشەکانی ئێوەی قورس کرد دەزانی چۆنە من وەکوتم ئەگە بگەڕێنەوە سەر ئەوە ینی حتا هەندێک دیاردە هەبوو کە لەسەر کورد بە ئام شکاوەتەوە دیاردەی ینی لایەنی سلبی وانە مەشتێکی باش نەبوو بەڵام ئەم ململانەیەش کە لە شارەی کوردیان لە منطقەی کوردی چخۆ ئێمە کێشەی ناسنامەمانەیە کێشەی خاکمانەیە کێشەی ئەومانەیە ڕەن بێ وشتە خەڵک دێ سبەی ئەمە قسەیەکەگەین ئەمە مزایەدێ کاکە جار وەختی بڕیاریمانەوەماندا کاک زانە باوەڕ هەبێ هەر ڕۆژێکی مانەوەی ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەر زۆر قورس بوو و حالەتی دەرونی نەفسی خەڵک وای لێ هاتبوو ئەگەر هەوڵاتیەکی خەڵکی ئەم شارە بەدەعم لەگەر سوپایەک لەگەل لایەنێکی عێراقی ئەوەی کردابایە گلەیەکانیان لەوا کرد ئێتر ئەرکەکانمان زۆر قورس بوو ئەمە پێویستی بەوە بوو کورد یەکدەنگ بێ پێویستی بەوە بوو بە تایبەتی ئەمە مەرحەلە یەکەم پێویستمان بەوە بوو ئەنجومەنی پارێزگامانە دەستگایەکی شەرعی هەبوو لەم شارە پێویستمان بەوە بوو هەندێک شتێ ئەوەی کە لە ڕێگای پەرلەمانتارەوە دەکرێت لە ڕێگای دام و دەستگا تەشریعیەکانەوە دەکرێت پێم وایە ڕوبەڕووی هەندێک تەحەدی مەسەڵەن بۆ نمونە ئەنجومەنی پارێزگا لیستی برایەتی زۆری نەبوو وجودمان لەم شارە چەند ئاهەمیەتی خۆی هەبوو لە دوایەوەش مەسەڵەن هەندێک پۆست هەبوو مەسەڵەن ساحەکەمان چۆل کرد مەسەڵەن پۆستی قایم قامەکان پۆستی مەندێ مەدیروانە تەوسیقاتێکی کوردی هاواریشمان کرد وتمان بابە ئەخر دەبێ واقعی تەعامل لەگەر ئەم کەیسە بکەیت دەبێ بین لێرە ڕوبەڕووی ئەم تەحەدیان ئەگەر ئەمە کورد یەک دەنگ و یەک ڕەنگ وایە ڕەن بێ باشتر بوو و هەندێک خەڵکیش هەبوو ینی لە مەسەڵەن باش نمونەی ئەم هەڵبژاردننی 2021 نوێنەرایەتی خەڵکی کەرکووکی کردووە
بزانین چی کردووە بۆ کەرکووک. ئەم هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگایانە کاک ئاسۆ مەسەلەن ئێوە دەتانەوێت یەکێتی بباتەوە یان دەتەوێت ناسنامەی چکە سفتایەکیش سفتایەکی نەتەوەیشە بۆ کەرکووک دەتانەوێت کورد بیباتەوە ینی ئەم خەڵک و پرسیارەی دەزانی کاکەزانە خۆ بگەڕێەوە ئێمە چ وەکو سەرۆکی یەکێتی چ وەکو مەکتەبی سیاسی چ ئێمە لە ئاس کەرکووکوانە وەرەقەی سپیمان ئێمزا کرد ناوی لیستەکە چۆنە بێ چێ دەبێتە سەرۆلی چێ ئەوە دەبێت گوتمان ئامادەینە کورد یەکلیز بێ و ئەمە مەسلەی ڕاستە ینی هەڵبژاردننی دیکە زۆر کراوە گرنگی خۆی بەڵام ئەم ئەنجومەنی پارێزگایە لە 2005ەوە هەڵبژاردن نەکراوە ڕەبێ لە ڕوانگەی یەکێتیەوە ئێمە ئێستا بۆ خۆمان لەگە برادران حزبی شوعی یەک کاندیدیان هەیە و هاوپەیمان یەکمان دروست کرێ بەڵام ئەو وەختە ڕەن بێ تەرکیزەکەمان بۆ چەند کەسێک وایە بەڵام ئێمە لایەنە ناسنامەی کوردی و ئەومان بەلاوە گرنگتر بوو و پێشمایە کەس ناتوانێت بۆ کرد بۆ ناسنامە کوردە پێش بەڵێ گوتمان چۆنە بێ هەموو لایەنەکانمان سەر پش کرد چوینە لایەن بە ڕسمی و بەغێر ڕسمی گوتمان چی پێویستەکە بۆی کورد یەکلیز بێ ئەمە ئامادەینە ئەوە نییە مەسەلەکە ئەندامێکی ئێمە زیادە بێیان کەمە بێ بەڵام گرینگە دەنگەکانی کورد بە فێڕۆنەڕوە ینی ئێستا زانە ئەم قانونەی خاندی بۆ ئەم قانونەی ئەوە مثلەن ئەنجومەنی پارێزگا بە خۆ تەزانی 15 کورسی هەیەوانە ئەگەر تو مثلەن هەندێک ئەو لیستانەی کە هەیە قاسمی انتخابیەکەی نەگاتە کورسی مثلەن وازەحتر پێت برێم بەم قانونە بە پێی ئەوە ئەگەر ڕێژەی 1970 یان 16 کەرکووک بەشداری پرۆسەکە بکە بە هەموو محافظەی کەرکووک بۆ قاسمی انتخابیەکە بەلایەنی کەمەوە 35 بۆ 40,000 دەنگت پێویستە ئەو کاتە تو ئەو لیستە دەبێت باشە ئەم لیستانەی دیکەەوە دەنگەکان بە فێڕۆ دەڕوە ئەوە بخۆی زەرەرێکە ینی مەسئولیەتی تاریخیش لە ئەستۆی هەمووژارنێک نییەوە بۆیە ئەمە هەموو ئیسفتایەکی نەتەوەیە دووەم من باسی ئەو کێشانەمان کرد لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی دامەزراندنەوە لە ڕووی نازانم چێوە ئێستاش پارێزگاری کەرکووک بە وەکالەت بەسەرەن تەعیناتێک کە دێت بە بیان وەڵا ئەمە ناوی لە نفوسی کەرکووک نییە بەڵام لە ئەساسدا 50 کەرکووکە خەڵکی ئەم شارەیە بە شێوازی زۆر زۆر بێبەشە بن لە دامەزراندنەکان بەتەرەن لەم ماوانەی پێشوو ساڵێک زیاترە بێ 70,000 عقدی مامۆستا کرابوو ڕێژەکەی کورد 2000 کەسێکە یعنی ڕاستە ئەمە بدەرێن بۆ ئەمە هەوڵشماندا و بەرەڕووی هەتا لە نەزاهش کاتمان کردوانە و بەڵێ نێوەیان پێداین کە ئەمە تعویزەمان بۆ بکەنەوە هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژانە کێشەیە بەڵام ئەگەر ئەنجومەنی پارێزگایەکی باش و بەهێزەتە بێ هەرچی دامەزراندنە هەرچی پرۆژەی خزمەت گوزاریە هەرچی تەنانەت لایەنە ئەمنیەکانیش ئێمە بەسەرەن چەندی دار هێز عێراقیەکان پێمان گوتونە بابە ئەمە کێشەی ئێوە نییە ئیشی ئێوە نییە تەداخلی ئەوە بکەن لە سەرگەڕان لە داخۆغ لە دەبست بڕۆن منعی جوتیارانی کوردکەن ئەمە ئیشی شورتەی محلیە ئیشی مەحاکمە ئێ بەداخەوە من دێدارێ علاقاتەکان ئەوانە شەکرێوانە ئەمە ئەگەر ئەنجومەنێکی پارێزگای بەهێزمان هەبێ بە دنیاییەوە بن پێم وایە دەبێت خەڵک لەوە تێبگا خەڵک لەوە تێبگا کە ئەنجومەنی پارێزگا حکوومەتێکی محلیە کامل دەسەڵاتی هەیە بە گۆڕینی محافظ بە عقوبەی مدیر دایرەکان بە کەم تەرخەمی ئەمە ئەگەر تو زۆرترین نوێنەرە بێ بە دنیاییەوە ڕوبەڕووی ئەم دروشمێکتان هەیە کە پارێزگار دەگۆڕین ئەو ناحەقیانەی کە هەیە ئیداریە تەنانەت هەموو ئەوانەی ئەو دەیکاوکو زۆر جارباسان کردو سیاسیە دەیگۆڕن ئێوە ئامادەکاریتان بۆ کردووە توانای ئەوەتان هەیە لە توانەیەکێتی ڕادەبینن من پێم وایە ئەم لیستەی کە ئێمە دامەناوە بە خۆتەزانی هەڵبژاردنە و ئەگەر زۆرترین کورسی کورد بەدەستی بێنێ بەبێ سێودوو محافزی کورد استحقاقی کورد هێشتاش چاوتان لە یەک ریزیە مەسەلە لە دوای انتخاباتیش هەموو تەمەناکەم جارێت تەمەناکەم هەموو کورد بەشداری پرۆسەکە بکە چکە ئەمە زۆر زۆر میمە زۆر زۆر مێژوویە بە دڵنیاییەوە من کە دەرێم بۆ دەنگ بە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بۆ بدە بۆی دەنگەکەی بە فێڕۆ نەڕوانە بەڵام دیسان ئێمە مەسەر بۆ نمونە 30 کاندیدمان هەیە خۆستا حیزبی شوعی هاوپەیمانە خوایە کرد ئەوانەی کە کاندیدەکانی ئێمە یان ئەوانەیە بە هەموو دەنگ بە کاندیدەکەی حیزبی شوعی بدەن
بۆی دەنگەکان بەفێڕمی وی کوردێک بێتەوە بەڵام مەسەرن تو داری وایە بەلای منەوە لەم خۆناکە ئەوە مهمە بچێت بەشداری پرۆسەکە بکات خۆیان خێزانیان کوڕیان کچیان و هەموو کۆمە لێرە و لەوێ بڵێ گلەیەکی هەیە نەحەقیەکی هەیە چۆن ئەم گلەیە کە ڤەر کاتجارێ دایپۆشێ بۆی لە بیری کاو لە ڕۆژی انتیخابات کوردایەتی بێنێتە پێشەوە بەدیلەکەی چییە؟ بەدیلەکەی ئەوەیە دەرێ من ناڕۆم ینی باوەڕتان نەبێت کاک زانە دوێنێ و ئەم ڕۆژ یەک دوو ڤیددیۆی کۆبوونەوە داخراوەکانی لایەنی عەرەبی من بۆ هاتووە بەڵی ئەو ئەگە ڤیددیۆیە بڵاوی کەمەوە دەزانێت کەشفە بێ چۆن کەسەکە چێوانە بۆمان هاتووە باز لە بەرنمەیەکە کا زۆر خەتەرە بعد لەوەیەکەکە کە چۆن بە تایبەتی مەترسیەکانیان لە دەنگەکانی ئەم یەکێتی و کەرکووک هێز و ئیرادەمان لەوەیان ئەنیم هەندێک لایەنیان زۆر بەلاوە گرنگ نییە ئەنی دەزانن ئەویان بە مەترسی باس زۆر باسییان کردووە بەرنمەیان چییە؟ باشە گرەیەکەی کەرکووک کورد یعنی ئەو مێژوانە لە بیرەکەی من نامێ بڕم هەر لەسەر ئەوەی ڕابردوو پێویستمان بەوەیە خزمەتی گەنجام بکەیت پێویستمان بەوەی دامەزرانیان بۆ بکەیت کاگا سۆ بەناو کەرکووک کاگەڕاین وسپاس دەکەم لەو کاتە پڕجەنجاڵ و پڕنیشە بینی مەکتەبی سیاسی زۆر قەرەباڵغ بوو بەڵام ئەمە ئێستا لەگە کەرکووچەکان جەنابەت ڕوبەڕوو بکەینەوە بزانینەوەن چی ئەڵێن مەسەل هەموو ئەوانەی کە من ڕەنگە زۆر متابع بم بەڵام نەتوانم وەک پێویست وەک کەرکووچێک پرسیار بکەم وەکو گەنجی کەرکووچی پرسیار بکەم وەک خەڵکی کەرکووچی پرسیار بکەم بۆیە لەگە خەڵکەکە گفتوگۆکەی ئەنجام لە حەزەکەم بەڕاستی گەنجەکان خۆیان قسە بکەن خەڵک لێرە خۆی قسە بکە داواکاری چیە بزانین جوابدانەوەی ئێوە چیە تا چەند ئەتوانن وەکەوەی کە لە ڕێگە باسمان کرد بتوانن متەتەڵەباتەکانی ئەوان جێبەجێکەن چێ قسەم بۆکە تۆ قساکەی سەرەتا بە خێراتنی کە ئاگاسۆکەین بۆ ناو کەرکووک و ناو گەڕێکی ئیسکان ئێمە لە دوای 16 ئۆکتۆبرەوە نەهامەتی زۆر مامین بەدەستم پەڵی بەحسیەکانەوە ئەمان هەر پەڵێکن لە بەحسیەکان متمانی تاوامان بە یەکێتی هەیە بەڵێ متمانی ساڵێک و دوانیە متمانی هەزاران ساڵی باو باپیرانمانە تۆ کەرکووچی تۆ لە کەرکووک کەرکووچی و لە کەرکووکش دەدایک بەڵێ لێرە دەدایک ڕەخنە چییە ڕەخنەم پێ بڵێیان وڵی خۆ ڕەخنەکە ئەگەر ڕەخنەکان بگەی کەم و کورت هەیە بەڵام ئیشەڵا بە وجودی ئەم پیاوە بۆمان چاکەکاتەوە من ماڵم لە گەڕەکی ڕاپەڕینی دووە لێرەوە بە کاگاسۆ برا گەورە ئەڵێم زۆر پێویستمان پیانە بۆ ڕاپەڕین گەڕەکەەکانی ڕاپەڕین حی ئاسکەری حی ئەم منتیقەیە کوردێکی زۆری تایە بەڵام بەڵاوە هیوادارم کاگاسووە لەم هەفتەیە بێت ئاوە لەنا ئەو جەماوەرە ئەیبینێ خەڵکی گەڕەکەەکانی ڕاپەڕین چۆنە من یەک نمونەی ئەم شۆتان بوونەوە هەواڵێکی کاندید هاتە لامان من دە کەسم کۆ کردەوە نیگەران بوون خۆشببختانە ئەو کاندیدە بەهێزەیە ئەمە ئەو دە کەسەشی ئاشکرەوە کاندیدەکانی زۆر بەهێزە بەڵام ئەم پیاوە هیوادارم بەو بەهێزیە لەگەڵ کاندیدەکان دەستیان بگرێ بێتە ناو کۆمەلگا ئەمە کارێکی زۆر باشە لەگەڵمانەوە سوپاسێکن باش وەکو گەنجێک پێم بڵێ ڕاتچێ لەسەر کاگاسۆ سەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک دەنگی دڵنیاییمان تەواوەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە کە 100% شڵا دەنگێنی و سەرەکەین بەسەر هەمویانە باشڵانە مەحافەزەشاردنەوە گەنجێک چەند گرینگە بۆ ناسنامەی نەتەوەی زۆر گرنگە ینی استفتایەکە ڕاپرسیەکە بۆ کوردستانی بوونی کەرکووک 100% دڵنیای بینەوە کە ئەم جارە یەکێتی دەنگێنە بۆ کورد بۆ کوردستانش کە کەرکووکی کوردستانە بەڵێ زۆر نیشتمان کردو پشتیوان بەخوا یەکێتی سەرەکەوێت باش تۆ چیڵێ سەرەتا سڵاو و ڕێزمەیە بۆ کاگاسۆ هیوادارم تەمەنی درێژ بێ ئێمە چەند پرسیارێکمانێ وەکو گەنجانی شاری کەرکووک هەمیشە یەکێتیمان بە خاوەنی کەرکووک زانیوە بۆیە هەمیشە پرسیار و ناڕەزایەکانمان لە ڕوبەڕووی ئەوان کردوێتەوە ئێمە ئەمانەوێت لە هەموو بوارێکی ژیانەوە زۆر دواکەوتوینە ینی هیچ ئێحتیمامێکیان بە گەنجی شاری کەرکووک نەداوە بە تایبەتی لە ڕووی تەعینات و دامەزرانەوە گەنجانی شاری کەرکووک لە هەموو ڕوویەکەوە وەلاندراون هیوادارین لەم دەنگدانەیە مافەکانی کورد و هەموو کوردستانیەکان بگەڕێتەوە چەند گرنگە هەموو گەنجێک دەنگدات بچێت سەر سندوقەکانی دەنگدان بۆی
کوردستانی بوونی کەرکووک سلمێنن. ئێمە هەمیشە وتومانە کەرکووک کوردستانیە بێ هیچ شتێک بەڵام ئەبێ ئێمە دووپاتی بکەینەوە بۆ یەکێتیەکان و کورد و کوردستان کە کەرکووک هەمیشە لە ژێردەستی کوردەکان و کوردستانە بێ و یەکێتی ڕابەری ئەم سەرکەوتنە ئەبێ ئینشاءڵڵا بەڵام هیوادارین بتوانین ئەم کەم و کورتیانی شاری کەرکووک بە یەکێتی چارەسەر بکرێ. خۆم بە خزمەتکاری منداڵێکی کورد و هەموو گەنجەکانی ئەم شارەدا دڵنیایەکەینەوە ئەمە بۆ ئەوە نەبوو هەڵبژاردن لە خۆشی و ناخۆشیەکان لەگەڕیان بوون ڕنگ بێ وەکو پێویست تموحێکی ئەم گەنجەمان نەتوانی بەجێبەجێ بکە بەڵام باوەڕتان هەبێ ئەوەی لە توانایی یەکێتی نیشتیمانی کوردستان لابێت درێغی ناکە کەرکووک بەشێکە لە جەستەی یەکێتی دیلێک جیا ناکرێتەوە ئەوەی توتت با و باپیران یەکێک بولەوانەی با و باپیران یعنی ئەمە بەدەست ئەوە نییە کەرکووک و یەکێتی لێک جیا ناکرێتەوە و ئەم هەڵبژاردنش ئەگەر وەکو پێویست نەمانتوانی بێت من تازە لە ناو سیارش باسم کرد بۆ کاکەزانە طبی لە 17,000 دامەزراندن نەعەدالەتی تیا بووە لە من عەقدی مامۆستایان وانە لە نەزاهە شکاتمان کرد لەوەمان کردوانە بەڵام ئەگەر ئەنجومەنێکی پارێزگای بەهێزمان هەبێت نوێنەرمان هەبێت لەوێ ئەو تەعیناتانە نایە ئەگەر عەدالەتی تیانە بێ ئەگەر عەدەدەکانمان عەدەدیەوەی کورد مەسەڵەن چەندین ئەوەمان هەیە گەزمان هەیە دانەمەزراوە بەڵام پێویستی بە چییە؟ پێویستی بەوەیە لەم سندوقەکانی دەنگدان وەرزەمێکێ لەو گەنجانەش هەر بەوە بوو باسی عەقلێتێکی بەعز بەڵێ خەڵکانێکە بە ئێستاش بە عەقلێتی شۆڤێنی بیرەکاتەوە بە عەقلێتێک بیرەکاتەوە ڕۆژگارێک بە ناوی قاعیدەوە بە ڕۆژگارێک بە ناوی داعشەوە ڕۆژگارێک بە ناوی ئەوە باوەڕتان هەبێ ئەمڕۆ ڤیدیۆیەکی کۆبنەوەیەکی داخراوی عەرەبەکانمان بۆ هاتووە ئەمە بۆی بزانن ڤیدیۆیەکە ئێستا بڵاو بکەینەوە شوێنەکە کەشەوە بێ ئاشکرا بێ بیرکردنەوەیان نەوعێکە بماسڕنەوە لەم شارە بۆیە ضرورە بەڵێ لەبەرەوەی دانەمەزراوی حەقی خۆتە بەڵام ئایا لەبەر برایەکەی خۆت تو دەرەی یەکێتی باو باپیر لە ڕقی ئەوە دەتوانی ئەم مەوزوعی کەرکووک یان نەتیە دەنگدان برێ وەڵامت لەبەرەوەی دانەمەزراوم سوە مەزەرەر گەیاندنە بۆ وە تەنانە لەو کۆبنەوەی باسی ئەهەمیەتی ئەوەیان کردووە کە دەرێن مەترسیەکانیان لەم لیستەی یەکێتیە ئەوەی دیکە بە مەترسی نازانن بەڕاستی ئێمە پێشەشی بۆ یەکلەیەکان و قسەکانمان ئاراستە کاگاسۆکەین لەبەرەوەی خۆی قاعدەی دەم شارە کاگاسۆیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کورد ئەو لێرەیە بۆیە قسەکانش ئەم گەنجانەی کە لێرەیە ئاراستە کاگاسۆیەکەین خزمەتکاری خەڵکی ئەمە نامنوی بۆ قسانە بەڵام وەکو ئەوەی کە شورتە تاعین کراوە ئەو خۆی ئاگادارە لەو شتا نسبەی کورد لەم شارە خۆی هەوڵێکەیە کە کورد لەم شارە بسڕنەوە بەڕاستیەوە بەڵێ لە دامەزرانەکەی لە هەموو شتێکە غەدر لە کورد کراوە غەدر لە پێگاتەی کورد کراوە بەڕاستی خۆی ترسیان لە لیستایە بۆیە بێکجاری ئەم شێوازە تعریبە بەکارێنن کە وەک کۆنە بەحسی خۆیان چەند گرنگە ئەو نیگەرانیانە وەلاوە بنرێ دەنگ بە کوردستانی وەک برا شەهیدێ داوا لە هەموو خەڵکی کەرکووکەکەم لەبەروی من خاوەن شەهیدێکم خوێنم داوە بۆم شارە و هەڵسم لێ نییە ئەم شارە بە ئاسانی لەدەست کورد بچێت زۆر گرنگە بۆ گەنجەکانمان بۆ تاکی خەڵکی کەرکووکەوەی کە بتوانێت دەنگ بدا و بتوانێت بچێتە سەر سوڕەکانی دەنگ ئەگەر خۆشی دەسەڵات خۆشی هەیە جیرانەکانی کەسی خزمی کە سوکاری بەرەدەستی هاوپەیمانی کەرکووک ئیرادەمانە چەند باڵێ هەتا سەر ئێسقان ئێمە دەبێت داکۆکی بۆ بکەین کە سەری خەین پەرلەمانتارەکانمان خۆمان هەموومان دەبێت خەریک بین کە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی هاوپەیمانی کوردستان سەرکەوێت پێمان خۆشە ئێمە وەک کەرکووکیەکان ئەم پیاوە بەخوا من ناناسێ بەڵام من ئەم پیاوە زۆر باشە ناسم ئەم پیاوە سەنگی مەحەکی نییە بۆ هەڵبژاردن ڕزا لە سەرکردایەتی یەکێتی و سەرۆک باڤڵەکەین ئەم پیاوە تاقی نەکرێتەوە بە هیچ شتێک ئێمە ئەم پیاوە دکتۆری ئێمەیە پێویستمان بەم پیاوەیە بە هیوای چونکە ئەم پیاوە لە شەڕی داعش و نەهامەتیەکانی ئەم شارە و لە ناخۆشیەکانی ئەم بەخۆشی تاقی نەکراوەتەوە ئەم پیاوەمان بە ناخۆشیەکان ئێستا چەند گرنگە ئەوەی کە کاگاسۆی کە هەمویان لێرە بیکەن و یەکێتیانە کوردانە ئەگەر کاندیدەکانمان ئەگەر مەسوولەکانی دوای کاگاسۆ وەکو کاگاسۆ کار بکەن سوێن بەخوا پێویستیان بە بانگەشە نییە سوێن بەخوا
سەرتا بە خێراتنی کاکاسۆکەین وەکو کەرکووکشیە وەداوا لە کاکاسۆکن بەڕاستی لە کەرکووک نەڕۆ تاکە ئومێد و هیوای ئێمە کاکاسۆیە لە کەرکووک مێنێتەوە لەگەڵمان بێنێتەوە زۆر سپاس دەکەین هیچم نیەتە ناو داواکاریمە بوو داواکاریت بۆ خەڵکی کەرکووک گەنجان کە دەنگ دەنا سەر سنووقەکانی دەنگدان شەرت نییە داواکاری لە من نەکەن من ببێنمەوە نیە منیش داواکەم ئێوەی گەنجان ڕۆژی هەژدەی مانگ دەنگ بە کاندیدەکانی کەرکووک سەوسپۆشین ئینشەڵڵا هاوپەیمانی هێز و ئیرادەمانە دەنگ بەو کاندیدانە بدەن دەنگ بەو لیستە بدەن دەبێت زۆر زیاتر بێ بۆی بتوانین زیاتر خزمەتی کۆمەڵانی خۆش بەخوا هەژدەی دوانزە سەرکەوتنە گەورەکە ڕاگەێنین هەژدەی دوانزە سەرکەوتن بۆ یەکێتیە دڵنیا باشم کاکە چاوەکەم سەرەتا بەخێراتی کاکاسۆ بەخێر بێت سەر چاو ئەگەر نانی ئێوارەمان نەبێ لە ماڵ حەدەنگ بە یەکێتیە دەین دڵنیا بن داوات لە گەنجان بۆ ئەوی دەنگدەن بە لیستی هاوپەیمانی کەرکووک ئیرادەمانە بەڵێ من داوام لە گەنجان هەیە کە یەکێتی تاکە با بڵێ حەز بە لەم شارە توانیوێتی باڵا دەست بێت و هەروە بتوانێت کە کار و چالەکیەکان بڕێتە ڕێ و دەستخۆشی لە کاگاسۆکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم و هەر بەردەوام بێت باشی حتان باش داواکارێکمان لە جەناب بدەیە ئەوش هەر هیستە نییە لە 2005ەوە ئێمەم داواکارێمان لە جەنابتان هەیە ئەم دوکانانە ئای شەریکەش وازمان لێنە ساڵانە ئەکەنە سەرمان ڕامان نەکرد ڕاگیراوە ئێستا تا ساڵ ڕاگیراوە داواکاری نەزانبێت ئەمە کۆتایی پێ من 2000 بۆ حەسیرەکە بۆ خان خۆرما بۆ ئەوانەی دیکە زۆر بەجددی هاتیینە سەرخەتەوە دڵنیاش بن ئێمە پێمان خۆشە بە شێوازێکی قانونی یاسایی بەڵام دڵنیا بە لەگەرتانە بین بە هیچ شێوەیە ڕێگانە حەدیقەیەکیان کرد لە عابە و شێت بدان چییە بن بۆیان چاکەکەم باشە لەگەڵ جاسموانە برێت با هیچ چەند نەبن بۆیان چاک با لەگەڵ کاسبەکان قسە بکەین زانانی ئەوان معاناتیان چیە سڵاو لێبێ چیتان هەیە بۆی لەو هەڵبژاردنە لە دوای هەڵبژاردن لە ڕێکا نوێنەرەکانی چی بکا بۆ کەرکووک وەڵای دەستخۆشی لێگەین ڕاستی بلێ ئەم لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پشتگیریم کاسبکار و بازاڕەکەمانی کردووە هیوادارم کوردیش لەم هەڵبژاردنە سەرکەوتن بەدەست بێنە مەحافز وەربگرنەوە چاویان لە خەریجی توش بێت چکم زۆر بێ ئەم بازاڕە من یەکێکی خۆم 6 ساعتە خەرجم کردو هیچم بۆ نەکراوە بەڵێ هیوادارم کوردیش بەخوێن لەگەڵتانین ئینشاڵڵا کاگاسۆش هەموو کەسەی ناسێ پێیەکی زۆر چاکە کاگاسۆ چی تێ بۆ کاسبەکان بۆ گەنجان بۆ حەماسەتە ئومێدیان بە ئێوەی ئەرکتان قورستر ناکات کەرکووچەکان زۆر بەوەفانە بە شێوازێک لە شێوازەکان ڕوبڕێ و نەحەقانە بووینەوە بەڵام لە ڕێگای ئەنجومەنی پارێزگاوە دەتوانین ئەو نەحەقانە زیاتر بگەڕێنینەوە من خۆم بە خزمەتکاری وەکو تشمە سەردەم چین و توێژەکانەوە ئەم کاسب کارانە ڕەبێ بە خۆیان بزانن چەند جارێک بە شێوازی جۆرا و جۆر دانین غەدریان لێ بکەیت بۆ هەر شوێنێکی گەدر لە هەر تاچێکی کورد بکرێ بە خوێنیش لەگەڵیانە بین و لە هەر دوکانێک هەر کاسبکارێک نەحەقیان لەگەر بکەن ئێمە لەگەڵیانین زۆر باشە با خەڵکی تر بجوێنین کاگاسۆ ئێمە کاگنەشەد هەر دۆستمانە هەر برای خۆشەویستمانە هەر عەزیزمانەوە دکتۆر گەیلانەشەوە هەر خۆشەویستمانە کاک عومەر ئەو کاک عومەر هەر خۆی برا گەورەمانە ئەوەی بە ئێمە کراکەوە نامەسەراوە نیە ئەوەی بیر بەخێر بێت تۆ داواکاری چییە چی بکرێت بۆ کەرکووک بۆ کوردستانی بوونی کەرکووک بە تاکید وەک داواکاری وەڵا کاگاسۆ خۆی سووریان نەکردووە یعنی لێرە لە شاری کەرکووک چ تەڵەبیاتێ چ شتێکمانە بێت چوونەتە مەکتەب سیاسی نەمانیان گەڕانەوە هەر لەم بینە کێشەیەکمانە بوو چوینە لای کاگڕێبار چوینە لای جەنابیان بەڕاستی بۆمانیان حەل کرد قسووریانی هەر دقیقە ڕۆی نەخۆشەبەی بۆت ئیلاجەکەن ئیتر بۆ تا ئیناتە ڕۆی تا ئینتەگەن چیت پێویستە بۆتەکەن ئێمە دەستخۆشیان لێکن و بێ ڕۆژی دەنگدان ئێمەش هەمومان بڕۆی دەنگ دەین و بە تاکید ئەم جارە عەفوم کە کاک ئەم پێویستمانە ئەم جارە ئێوە یەکەم بن ئەوەی پێ نایە یە پێویستمانە ئێوە یەکەم بن لەم شارە خەڵاس بە پشتیوانیەوە پشتیوانی خوا پشتیوانی خوا و ئێوە پێویستان نەخوار ئەوە زانیەکە لەما لا بەسەوە حەزم لەو نانە لوقمە هەبوو ئەو بسکیتەوە منداڵی بە بێدێتەوە داواکارم ئەم جارە خەڵکی کەرکووک بە چڕی بەرەوە سنوقی دەنگدانەکان بڕۆن چونکە زۆر زۆر پێویست بەڕاستی ئەوەی کاگاسۆ بۆ کەرکووکەیکا ئەوەی حزبی یەکێتی بۆ کەرکە لە هیچ حزبێترا نەکراوە ئینشاڵڵا هەمووی دەنگ بە یەکێتی بدات و چونکە هەر یەکێتی پاڵپشتی کوردە
سڵاوتان لێبێ ئەو کارتان باش ئەمە کاگاسۆ بەخێر بێت وڵا پشتیوانیەکەن یاخۆ بەخێر بێ کاگاسۆ هەردوو ساڵ ئینشەڵڵا سەرکەوتووە بێت جەناب لەم شارە دەرەجەیەک با بڵێنە من 2 ساڵ 3 ساڵ لە مفۆزی ئیشم کردووە هەوڵ بدەن ئەو گەنجانی دایانن لەسەر سندوق وەکو کیان با بڵین پارەیان بۆ سەرفکەن پارەی مینیان بدەنێ کارتیان بدەنێ با پێیان بڕوات بێ چەند جار ئینەکان بن کیانەکان بمنیان تۆ تخوا مۆبایلەکەتم دەرێ با پەیوەندی بکەمەوەی لەسەرەوەی خۆمە هەنێ ڕێنمای شتیان بدەنێ پارەی بدەن باشیان بدەنێ 40-50 بدەنێ 200,000 بدەنێ بۆی کەوە بەڵێ ئینشەڵڵا دەستان خۆش بێ بەخێر بێن وەڵی هیوای سەرکەوتنی بۆ خوازم سەرکەوتن بۆ هەمومان بۆ هەمووی بۆ خەڵکی کەرکووک دەتەوێت لەو هەڵبژاردنە ئینشەڵڵا سەرکەوتوو بین 7 کورسیش دێن ئینشەڵڵا ئینشەڵڵا پشتیوانی ئەو کەرکووکە لەم سەرزانە دەڵێمە کەرکووچێک چیتیە بۆ کاگاسۆ بۆ یەکێکی کورد ئەوکاری لەخوای گەورە سەرکەوتیان هەموو لایشان ئینشەڵڵا چەند گرنگە بۆ ناسنامەینەتەوەیمان دەنگ بدرێت لەوە هەڵبژاردنە هەموومان بگڕوچینەوە وەڵی ئێستاکە ململانیەکە زۆر بەقوتە ئێستا جاران هەرەوە بۆ برتوایە کاکە ئێستا بە ئێساکە منافەسێک گەورەت هەیە ئینسان هەرە بێ هەوڵێک بدا بۆ ئەوەی هەر کوردەکە سەرکەوێ باشترین ئینشەڵڵا گلەیەک داواکارێک لە کاگاسۆ وەڵی دەستیان خۆش بێ خوازیان دەزێخ کاک محەممەد بۆ کاگاسۆ بۆ یەکێتی بۆ کەرکووک بەڵێ هیچم نییە بەس یەکێتی خۆش بێت هیچتر گەرم بەس یەکێتی یەکێتی چەند گرنگە بۆ کەرکووک یەکێتی هەر یەکێتی هێتی چێ گرنگ نییە کەسێتر هەیە لە دوای ئەوان یان لە پێشەوان بەڕێی من بێ بەڕێی من بێ یەکێتی نێت بێت دەگەم پێ بدەن هەر پێت نەڵێ هەر پێم نەڵێ نەک بمان بە هەموو کە کوردێک ئەلحەمدولیلا سەرکەوتن بەشێکە لە جەستەی یەکێتی جا ناکرێت ناتوانین کەرکووتیاکەینەوە کاک سارە لە یەکێتی فەرموو کاگاسۆ بەخۆشیە بێ ئینشەڵڵا یەکێتیە سەرکەوتووە بێ شارەکەی یەکێتیە ئەوە گومانی تێنیەوە ئینشەڵڵا بەرەو 10 کورسی ئەڕۆین ئینشەڵڵا وەڵای زۆر گرنگە وەڵای کاگاسۆ دایمە سەرمان لێدا یعنی ئەوە نەبێ ساگەین بێت چیمان پێویستوە ماشەڵڵا ئەمووی جێبەجێ کردووە مەمنونێ وەڵای داوامان خەڵکەکۆیە دەنگ بدەن یعنی نەلێن وا بووە کراوانەی ڕۆی دەنگ بدەن من لەوێ پێشتریش باسم کردووە خۆم بە خزمەتکاری یەک بە یەک سەردەم چین و توێژەکانی کەرکووک دەزانم ئەو کاتانەم خۆشە کە هەز بکەم ئەو شەوە زۆر بە ئاسوودەیە خەو بتواز بکەم خزمەتێکی خەڵکی کەرکووکم کردووە کەرکووچی بە خۆناغی زەحمەت تا تێپەڕێەوە بەڵام کەرکووچەکە هەمیشە خۆڕاگر بوونە لە ڕۆژگاری سەخت و تێکۆشان لە قوربانیدان لە شەڕی داعش ڕووداوەکانی دوای ڕێفراندۆمەوانە خەڵکی کەرکووک خۆڕاگر بووە پرسیارێکمان هەبووتمان یعنی چیەکەی بۆ گەنجانی کەرکووک لەم داهاتووە دوای هەڵبژاردن و لایەن کاندیدەکان و چیمان بۆکەن ئەم ئەنجومەنی پارێزگا فەرقی هەیە لەگەر پەرلەمان چکە هەرچی دامەزراندن بێ پرۆژە بێ شت بێ دەتوانین لە ڕێگای ئەنجومەنی پارێزگاوە من دڵنیامە ینی گەشتبینم لە ئەنجومەنی پارێزگا زۆرترین کورسی بەدەستێنین و دەتوانین بۆ گەنجەکان بۆ گەڕەکەکان پرۆژەی باش بۆ گەنجەکان جێبەجێ بکەینوانە و تەنانە ئەو دامەزرانانەی کە گلەیشمان لێ هەبووە کە نەحەقیتیا بۆوانە دەبێ هەمووی بە فلتەری ئەنجومەنی پارێزگایە تێپەڕێەوە تۆ داواکاری چیە بۆ گەنجان بۆی پاڵپشتی لیستی کوردەکان بۆ تابێت لیستی یەکێتی لە کەرکووک وڵی تەنها داواکاریمانەوە ینی دوو ڕۆژتر ئێمە هەمومان گەنجینەوە بینە بەڕێبەری ئەم شارە و ئێوە ساودان لێمان بۆ دامەزاندن ئێوە من مەسەلەن ئەگەر ئێمە تموحێکمانە بێت دەبێت گەنجەکان 10,000 تموحدان چکە داهاتووی ئەم شارە ئەم وڵاتە دەکەوێتە دەست ئێوە مەسەن ئەمڕۆ ئێمەینە سبەی ئێوەنە دێن لە ڕووی حیزبیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئەوە دەبنە داهاتووی چۆن من ڕۆژگارێک لە تەمەنی تووا بە قۆناغی تووا تێپەڕی بووینەوەە بۆیە دەبێت تموحەکانتان زیاتر ئەگەم ڕۆ شتێک جێبەجێ نەکراوە لە داهاتوو جێبەجێکرێ بەڵام گرنگ کورد و بتوانین باشترین نوێنەر یعنی ڕم بێ خەڵک لێرە و لەوەی برێ ئەرێ ئەندام پەرلەمانەکان فەرقی هەیە چکە ئەندام پەرلەمان ئەم برادر ئەندام پەرلەمان بۆ لە ناو لە ئەوە دەزانێ مەسەلەن لە عێراق 325 پەرلەمان هەیە 6 کورسی کورد ناتوانێ معادلە بەڵام ئەم حکوومەتە خۆجەیە حکوومەتی محلیە دەسەڵاتی کاملی هەیە لە دامەزراندن لە خزمەت گوزاری لەوە
بۆیە لە 2005 هەڵبژاردن نەکراوە بۆیە گرنگە بتوانین دەنگەکانمان بە فێڕۆنەڕوا ئینشاءالله باش بەخێر بۆ گەڕێکی شۆرزە کەروکان دڵخۆشم بەهاتنی تۆ کاتی دە گەڕەکە کوردەکان و ئارامی بە گەڕەکە کوردەکانە دیارە بێت وەکو خەڵکی کەرکووک هیوادار لە کەرکووکانە ببینێت و هەمیشە لە ناو گەڕەکە کوردەکانە بیت واللهی من پێم وایە کەرکووچیەکان نەزانن ئێمە ڕۆژگاری زۆر ناخۆشمان بینی شەڕی داعشمان بینی ڕووداوی 16 ئۆکتۆبەر دوای 16 ئۆکتۆبەر لەگەڵتان بووینەوە و بە دڵنیاش بن من ئەگەر وەکو هاوڵاتیەش بێ هەر لەگەڵتانە بم وە بە خوێنیش بێ هەرچەند ئینسان کەوتە تەمەن و تۆزێ ڕۆحی لا شیر نەبێ بەڵام بۆ کەرکووک ئەگەر پێویستی بە خوێنی منیش بێ ئامادەمە دڵنیا بن کەرکووچیەکان پێویستیانەوە تو گەنجێک شاید بە ئەگەر کەی پێویستی بە خوێن بوو شاءڵڵا کەس خوێن ناڕژێ بەڵام پێویستی بە خوێنی ئەمەش بێ من لەگەڵتان دەسەکان خۆتە زەروریەتێکی بۆ کەرکووکەکان ئێمە وەکو کەرکووچیەکان بە خێراتنی ناکەین چکە ئەو شاری خۆیەتی ماڵی خۆیەتی تێگەی کەس بە خێراتنی گرنگە هەموو بستە سەر سندوقەکانی دەنگدان و کوردستانی بوونی کەرکووک و بە دڵنیاییەوە یعنی ئەمە بمانەوێت کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنین ئەبێ بچینە سەر سنووقی دەنگدان و دەنگ بدەین بە هاوپەیمانی هێز و ئیرادەمانە بە خوێنی خۆمان دەنگ بدەین بۆی دووبارە کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنینەوە و دەستخۆشی لە کاندیدەکان بەڕێزەکانەکەم لە کاگازۆ سەرکەوتن بۆ دکتۆر ئەردەلانە خەمخۆری هەموو گەنجان و لاوان 15 بۆ 20 ساڵە بێ زیاتر ئەو ئاوڕێی کەرکووک یعنی هەتا ئێستا ئاوڕان لیداوەتەوە بەس زۆر بە ساردی یەک کەسێک ئاوڕێک جدی ناداتۆ بڵین چارەسەری واقعی ئەوەتە لە پشتەوەیە لە گەڕێکی شێخانەکان لێرە لەگە برادرانی کۆمیتە یان چییە چی پێویستەکە من دەماعەتی ئاوەیان کاکە ئاوڕێ ئەو ئاوە هەیە و ئاوە گەوری کە با بڵین بۆ قادسیاڕە ئاوەکە شکاوە ئێمە تقریبان یەک گەڕەکەجیان ئەگەر حکومەت و ئێمە پێمان برێن شتەکە چییە ئەگەر حکومت جێبەجێ کرد بە سەرتاو حێبەت جێبەجێ نەکرد بم بە خۆمان وکوێتی جێبەجێ ینی تەمەشاکەن پێم وایە ڕێژەیەکی باش لە دەستگاکانی یەکێتی لە هێزەکانی پێشمەگە هەفتا ئەوانەی دیکە دامەزراونەوەە بەڵام هەوڵە دەین یعنی وەکوتم لەم هەڵبژاردنش کە بە دڵنیاییەوە سەرکەوتنی باش بەدەستێنین نوێنەرەکانمان بەڵێنتان پێ دەدەین چکە ئەمە حکومەتی خۆجیەتیە دەتوانن ڕێژەیەکی باش بە تایبەتی بۆ گەنجان من بەخۆشم ینی ئەولەویەتی ئەم بەرنمەکانی ئێمە بۆ گەنجانە چی تێ بۆ یەکێتی بۆ کاگاسۆ بۆ کەرکووک وەڵایی من داوا لە خەڵکی کەرکووکەکەم بە تایبەتی من وە خەڵکی شۆرجە هەموو خەڵکی کەرکووک بە گڕوتینێکی بەتینەوە بڕۆنە سەر سنووقەکانی دەنگدان دەنگ بدەن ئەو حیزبەی کە شارەکەی بەجێنێشتووە لە پێناو پارێزگاریکردن لە شاری کەرکووک و میلەتەکەمان هەر لێرەوە داوا لە هەموو خەڵکی شۆرجاکەم بە یەک دەنگ بە یەک ڕەنگ هەمووتان دەنگ بدەنە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 142 کاگاسۆ من سوپاس دەکەم ئەمڕۆ کاتتدا بە ئێمە بە تیمی کورسات لە ناو شار گەڕای ناو خەڵک گەڕای جۆمان لە معاناتی خەڵک بوو زۆربەی هەم داواکاری هەیە هەم بەشێکی پەیوەندی بە حکومڕانیەوە هەیە لە عێراق کەرکووک نوقتەیەکی گرنگی نەتەوەییە ئێستا ئێمە لەسەر قەڵای کەرکووچین دوای ئەوەی کە تێگەیشتنێک وەکو تیمی میدیایی کورسات نیوز بۆمان دروست بوو ئێوە چ بەڵێنێک بە خەڵکی کەرکووکەدەن لەسەر قەڵای کەرکووکە لانی کەم لە ڕۆنەتەوایەتەکەی نیشتیمانەکەی مکۆرتەر بیپارێزن پەیامی سەرۆک مامزەلالتان هەیە ڕێبازی سەرۆک مامزەلالتان هەیە بۆ ئەو شارە ڕووبارێک خوێنی شەهیدتان هەیە لەو شارەکە بە هیچ شتێک پێوەڕاکرێگە خەڵک مەسەلەن وەکوترێ ئەمڕۆیان وت مەسەلەکە خەڵک ئاو بێنێ ئێوە خوێنتان داوە بۆ خەڵکە خوێنتان ڕشتە بۆ خەڵک چیمان پێڵی چی بە خەڵکەڵی بە کەرکووچەکانەڵی سەر قەڵای کەرکووک لەم شوێنە پیرۆزە و لە ڕەمزی خۆتەزانێت قەڵای کەرکووک چمان نایەک بۆ کەرکووک کەرکووچەکانە بەخشێەوە ئێمە سەرۆک مامزەلال خۆشەویستێکی بە وێنەی هەبوو بۆ کەرکووک کەرکووچەکان هەمیشە پێم وایە کەرکووچەکان شایدەوەی بۆ دەدەن و باشترین وەفاش بۆ سەرۆک مامزەلال و بۆی ڕۆحی ئاسوودە بێ ئەمە بتوانین درێژە پێدانی ڕێبازەکەی سەرۆک مامزەلال بین وە لێرەشەوە من تێدەگەین هەڵبژاردن و ئەوە بە تایبەتی ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا چەند گرنگجی و ئەهمیەتی خۆی هەیە و
هەم بە لێرە و لەوێ گەنجەکانمان حەقی خۆیانە داوای دامەزراندن بکەن داوای ئەوە پرۆژە بکەن داوای ئەوە بکەن بەڵام من بەڵێنیان پێ دەدەم لە دەتوانین ئەوەی کە تا ئێستا جێبەجێ نەکراوە لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای داهاتووە تو ئەمە حکوومەتی خۆجێتی کەرکووکە و بابەتێ دیکە هەیە کە ئێمە لە کەرکووک عقلێتێکی شۆڤێنی تا ئێستا هەیە دەوێت دەنجی کورد ڕەنجی کورد لەم شارە بسڕێتەوە هەچیەک پێ بکرێت بیانی بە شێوازێک تۆقااندن تیرۆر دیکتاتۆریەت بە هەموو شێوازێک ویستیانە دەنجی کورد لەم شارەکە بکەنەوە بەڵام ئەوەی کە گرنگە ئەمە دفاع لە ناسنامەی کەرکووک بکەین ناسنامەی کوردستانی بوونی کەرکووک بکەین و ئەوەی پەیوەندی بەوەیە بتوانین لە داهاتوو لە ڕێگای ئەم ئەنجومەنی پارێزگاوە بتوانین لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوەی نەمانتوانی وە لە ئێستا بیکەین لە داهاتوو بەڵێنیان پێ دەدەین بۆیان جێبەجێ بکەین من هەر لێرەشەوە نیداوە لە کەرکووک کە چیە سەربەرزەکانەکەم داوە لە سەردەم چین و توێژەکانەکەین شتێک بکەن کە وەفاداری بۆ سەرۆک مامزەلار بۆ ڕێبازەکەی بۆ دیارە ئەمە لەم لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەهێزترین کاندیدمانەیە من پێم وایە بە شایدی لایەنەکانی دیکە شایدی بەوە دەدەن دەرێن ئەم لیستی هاوپەیمانی هێز و کەرکووک هێز و ئیرادەمانە کاندیدی بەهێزیان تایە ئیدارە لە سی کاندید بە خۆیان سەرپشک بوون دەنگ بەو کاندیدانە بدەن کە دەتوانن لە داهاتوو خزمەتی شارەکە و پرۆژەیان بۆ گەنجانیان هەبێ بۆ خزمەتگوزاری بۆ گەڕەکە کوردیەکان ئەو کێشەی زەوی و زار و تەجاوز و کۆمەڵێک مەشاکلی دیکە بە دنیا و لە ڕێگای ئەنجومەنی پارێزگاوە جێبەجێکرێت بۆیە لە ئێستاوە هەتا دەگەین ڕۆژی سندۆخەکانی دەنگان بە تایبەتی داوا لە گەنجانەکەن زۆرێک لەوانەی پاڵپشتان و گەنج بە شێوازێک لە شێوازەکان حەوکانێک هەیە دێ موزایە دەخۆڵەکاتت من فەرمو بابێن ئەوانەی کە ئەم فترانە لەسەر بە دەنجیوان ئایا پەرلەمانتار بوون یان شتێ دیکە بوونە لایەنچیان بۆ چەند کەسیان تاین کردووە چەند کەسیان دامەزاندووە کوتم بۆ ئەنجومەنی پارێزگات ئەگەر هەر جۆرە تایناتێکی هەبێ ئەگەر پێشووتر نەحەقیتیا کرابێ دەتوانین لە ڕێگای ئەنجومەنی پارێزگاوە ئەو عەدالەتێ بگەڕێن دوو پرسیاری کورد تعبیرت بۆی چیان مامجەلال و کەرکووک ئەمە بەدەست من نییە ڕابردووی هەمومان کەسوکارەکانمان خەڵکی کەرکووک خۆشەویستێکی بێوێنەیە بۆ سەرۆک مامجەلال و سەرۆک مامجەلالیش بەڕاستی یعنی ئینسان بۆ هەر شتێک ئەمە لە بەداخەوە کە بە دێهێشتنی سەرۆک مامجەلال بوو هەموو کوردستان بۆ عێراق داخێکی گەورە بەڵام بۆ ئەمەی کەرکووچەکان زۆر زۆرەوە بوو قورستر بوو و ینی ئەو لە هەموو کات و ساتەکانە خەمی کەرکووک کەرکووچەکانی هەبوو و دڵنیاش من ئێستاش یەکێتیەکێتیەکی بەهێزە خاوەن بڕیارە مرکزیەتی خۆی هەیە و ڕەمبێ لە داهاتوو کۆمەڵی مەشاکل هەبووە بەڵام دڵنیا نەکەینەوە لە هەم لەم کۆنگرێ سەرۆک باف و پشتیوانتانە کاگاسۆ بە دڵنیایەوە ئەو هەمیشە ینی لە ڕۆژانە پەیوەندیمان پێواکە دەڕێ کەی بێم کەی پێویستان بەوە ئێمە نامان ناوە تۆزی هەمەتەکان بڕاتە پێشەوە وێ داوای لێ بکەین بۆی ئەوەی پێی کرابێ و داوای لێ بکەین درێغی ناکە بۆ کەرکووچیەکان جا بۆیە ینی من زۆر داوتمان کەرکووک و یەکێتی لێک زیان ناکرێتەوە یانی ئەمە بەدەست من نییە ڕەنبێ ئەگەر یەکێک لەیش لە یەکێتی بکە و خۆی گلەی لە برایکی خۆی لە باوکی خۆی بکە بەڵام لە نەتیجا ناتوانن ینی کەرکووک بەشێکە لە دەستەی یەکێتی و کەرکووچەکانی وەفایان خەڵکی بە وەفانە بۆ ڕێبازەکەی مامجەلال بۆ سەرۆک مامجەلال دنیام سندوقەکانی دەنگدان پڕەکەن بە 142 و دەنگ بە کاندیدەکانی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە دەنگوانە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاگاسۆ مامەد ئەندامی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری یەکێتی لە کەرکووک و دووسخورمات و سپاس بۆ دەرفەتە هەر کاتێکی ئەوە هاتن لە خزمەتداینە پێشمان خۆشە لە نزیکەوەش سەردانی گەڕک و شوێنە گەشتیەکانی دیکەشکەن بەبێ ئەمەش بۆی ئەمە ئەگەر هەر تێبینی و ڕخنی بیگەن بە ئێمە ئەمە خۆمان بە خزمەتکاری خەڵکی دووبارە سوپاسانەکەی سوپاس بۆ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم لە کەرکووک و لەسەر قەڵای کەرکووک لەو بەرنامە تایبەتە لە خزمەتان بووین ئێمە لەگەڵ هاوکارەکانم بەرنامەمان پێشکەشکردنی ئەو شەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ